بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. برانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم کە بە خزمەتتان دەگەمەوە لە حەڵقەیەکی تر لە شەرحی مەتنی عەقیدەی تەحاوی. خوای گەورە بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو دەرسانە بخاتە تەرازوی حەسەناتمان و مەجلیسەکەمان بکاتە مەجلیسی ذکر، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان کاتۆ یا رب العالمین. خۆشەویستان گەیشتینە فەقەرەیەکی تر دەفەرمێ: وأن العشرة الذين سماهم رسول الله صلى الله عليه وسلم وبشرهم بالجنة على ما شهد لهم رسول الله صلى الله عليه وسلم وقوله الحق، وهم أبو بكر وعمر وعثمان وعلي وطلحة والزبير وسعد وسعيد وعبد الرحمن بن عوف وأبو عبيدة بن الجراح وهو أمين هذه الأمة رضي الله عنهم أجمعين. أما لا درس كان الرابردو لياتان به قتمان دروستنية بهيز كسيك لمسلمانان نشايتي تسونا بهشتيان بوبدي، نشايتي تسونا دوزخيان بوبدي. قتمان مسلمانان پاشوي كإيمان دينن و بوخوا يكلاد بنوا نازانین داخل لە چاکەکارەکان خوای گەورە تاعات و عیبادەتی لێ قبول کردوون و نازانین لە تاوانبار و گونەهباران خوای گەورە عەفوی کردوون یانەنا. ئەوەی کە تاعات و عیبادەتی لێ قبول کردبێ بە فەزلی خۆیەتی و ئەوەی کە عەفوی نەکات و بیباتە دۆزەخ بە عەدلی خۆیەتی. دەبەرەوەدای من دوعا بکەین بڵێ خوایە بە فەزلی خۆتمان لەگەڵ بکەی، بە عەدالەتی خۆتمان لەگەڵ نەکەی یا رب العالمین. بەڵام ئێمە کۆمەڵە سەحابەیەکمان هەن ڕزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مژدەی بەهەشتی پێداون. ئەو مژدەدانە لە تەڕەف خواوە بۆ تەبارەک وتەعالا. خوای پەروەردگار تەبارەک وتەعالا لە ڕێی جبریلەوە عەلەیهی سەڵات وسەلام بە پێغەمبەری فەرمووە ئەوانە هەر لە دونیا مژدەی بەهەشتیان پێ بدە. کۆمەڵە سەحابەیەکن و ئەو لێرانە باسی ئەو دەیانە دەکاوە ئەنە العشرة الذين سماهم رسول الله صلى الله عليه وسلم، ئەو دە نەفەرەی کە پێغەمبەر بانج ناوی هێناون دەفەرمێ ئەهلی بەهەشتن. بەڵام ئەوەی کە معلومە لە سنەتی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام داهاتووە هەر ئەوە نین، زۆرترن ئەوانەی کە مژدەی بەهەشتیان پێدراوە. طبعا ئەو لێرانە ناوی خولەفای ڕاشدینی هێناوەتەوە ناوجارێکی دیکە. طبعا ئەوانە سەر قافڵەی مژدە پێدراوانن بە بەهەشت و یەکەمیان ئیمامی ئەبوو بەکرە، دووەمیان ئیمامی عومەرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، سێمیان ئیمامی عوسمانە، چوارەمیان ئیمامی عەلیە. ئەوجا طەڵحەیە، زوبەیرە، سەعدە، سەعیدە، عەبدوڕەحمانی کوڕی عەوفە، ئەبوو عوبەیدەی عامری کوڕی جەڕاحە ئەمینی هذه الأمة. ئەو دە سەحابە ڕزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە یەک فەرمودەدا کۆی کردوونەوە. بەڵام برا بەڕێزەکانی خۆم، بێجگە لەوانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مژدەی بەهەشتی بە سەحابەی دیکە داوە. لەوانە بۆ نمونە بێجگە لە خولەفای ڕاشدین و بێجگە لەو شەش کەسەی دیکە لەگە خولەفای ڕاشدین کە باسمان کردن، پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مژدەی بەهەشتی بە ثابتی کوڕی قەیس داوە کە سەحابەیەکی بەڕێزی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام. و ئەوجا مژدەی بەهەشتی بە حەسەن و حوسەین داوە. الحەسەن والحوسەین ڕەیحانەتە شەبابی ئەهلی الجەنە. مژدەی بەهەشتی پێداون بە هەردووچیان کە حەسەن و حوسەین معلومی جەنابتانە کە ئەکەنە نەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، کوڕی ئیمامی عەلینە و کوڕی فاتیمەنە کە کچی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام. ئەوجا عوکاشەی کوڕی موحسەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مژدەی بەهەشتی پێداوە. ئەوجا برا بەڕێزەکانی خۆم
دەفەرمێ وەشایەتی بۆ ئەو مسلمانانە دەدەین کە ئەهلی بەهەشتن کە بەیعەی ڕەضوانیان لەگەڵ پێغەمبەری خوا کردو عەلەیهی سەڵات وسەلام کە 1400 سەحابە بوو 1400 سەحابە بوون لەسەر ئەو ئاەتەی خوای پەروەردگار و ئەو فەرمودەی پێغەمبەری خوا کە ئێستا دەچینە خزمەتی. خوای پەروەردگار دەفەرمێ لەقەد رەضی الله عن المؤمنین لقد رضي الله عن المؤمنين إذ يبايعونك تحت الشجرة فعلم ما في قلوبهم فأنزل السكينة عليهم. لقد رضي الله وقال لك سيك رازيبو سزاين هذا لكسيك رازيبو نايبات الدوزخ لكسيك رازيبو محاسبينك لكسيك رازيبو ديبات بهشت. لبروش پیغمبر عليه الصلاة والسلام لفرموديك فرمودك دەفەرمێ لا يدخل النار أحد ممن بايع تحت الشجرة. هیچێک لەو سەحابانەی کە بەیعەتی ڕضوانیان لەگەڵ پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات وسەلام بەیعەتی لەگەڵ کردن لە ژێر ئەو دارە دەفەرمێ ناچنە دۆزەخ ئەوانە بەهەشتین. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم خێزانەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەهەشتین ئەوانەی کە خێزانی پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وسەلام و لە نیکاحی پێغەمبەردا ماون و کە پێغەمبەر وەفاتی کردو عەلەیهی سەڵات وسەلام یان ئەو خێزانەی کە مەسەلەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مارەی کردوون و گواستوونیەوە کە پێغەمبەر وەفاتی کرد مابوون پاش وەفاتی پێغەمبەری خوا کە وەفاتیان کردو هەمویان ئەهلی بەهەشتن و خێزانی پێغەمبەریشن عەلەیهی سەڵات وسەلام لەبەرەوەی دایکی ئیماندارانن وخوای پەروەردگار تەبارەک و تەعالا وعد و بەڵێنی پێداون کە ئەوانە خوای پەروەردگار پاداشی دووقاتیان بداتەوە لەسەر چاکە و فەضائیلی خۆیان. کۆمەڵە برا بە ڕێزەکانی خۆم ئەوانە کە لە ڕووی شەرعیەوە دروست نییە بە خەڵکێکی دیکە کە لە ئایەت و لە حەدیثدا نەهات بێتن بڵێ وەڵا فڵان کەس ئەهلی بەهەشتە با ئینسانێکی چاکە کاریش بێ با فەضائیلیشی زۆر بن. بەڵام ئێمە یەک شتمان لەسەرە دەتوانین بیکەین بۆ خۆمان و بۆ ئەو خەڵکی کە گوێشمان لێ ڕادەگرێ هەوڵ دەین کردەوە و ئەعمال و فەضائیلی ئەسحاب چۆن بۆ ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ ئێمەش لاسای وام بکەینەوە. هەوڵ دەین عیبادەت و خواپەرستیەکانمان بشو بهێنین بە عیبادەت و خواپەرستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئەگە بمانەوێ سەرفراز بین بمانەوێ ڕزگار بین خوای گەورە تەبارەک و تەعالا بۆ لەوانە خۆش بووە بۆ ئەوەی عەفو کردوون بۆ مژدەی بەهەشتی پێداون کردەوە فەضائیلی باشیان هەبووە و پێش هەموو شتێکی پێش کردەوەکان ئەو دڵیان ڕاست و سادق بووە لەگەڵ خوای پەروەردگار لەبەر دەفەرمێ فعلم ما في قلوبهم ئەو قەلبە خۆشەویستانی خۆم ئەگەر بۆ خوا ساغ نەبێتەوە بۆ خوا یەکلا نەبێتەوە و تەسلیم بە خوا نەبێ خۆشەویستی و محەبەتی خوای تێدا جێگیر نەبێ خۆشەویستی پێغەمبەری خوای تێدا جێگیر نەبێ عەلەیهی سەڵات وسەلام خۆشەویستی مسلمانانی تێدا جێگیر نەبێ تاعەت و عیبادەتی شتێک بەکەلک نایەت. ئاگاتان لێبێ تەماشەکە خوای گەورە تەبارەک و تەعالا کو زەم بۆ خەڵکێکی ماندوو لە دنیا دەفەرمێ چی عامیلەة ناصبە بەڵام تەصلى نارا حامیە عامیلەة ناصبە ئیشی زۆر کردووە زۆریشی خۆ ماندوو کردووە بەڵام تەصلى نارا حامیە بۆ عولەما دەفەرمون خەلەل لە عەقیدە و بیر و بۆ لە عەقیدەیاندا هەبووە دڵیان پاک نەبووە عیبادەت و خواپەرستیەکی تەقلیدی و عادەتیان کردووە عیبادەت و خواپەرستیەکان هەڵقوڵاوی ئیمان و عەقیدەیان نەبووە لە ناو دڵ و دەرووندا چونکە کاتێک کە برا بە ڕێزەکانی خۆم دڵ پاک دەبێ دڵ عەقیدە و بیر و باوەڕێکی چاچی تێدا جێگیر دەبێ تەئسیر لەسەر عیبادەت و خواپەرستیەکان دەکات تەئسیر لەسەر ئەخلاق و ڕەوش دەکات تەئسیر لەسەر هەڵسوکەوتی ڕۆژانە دەکاتن بەڵام ئەگەر پێچەوانە بوو پێچەوانە دەبێتن. ئەوجا دێینە سەر بابەتێکی دیکە دەفەرمێ ومن أحسن القول في أصحاب رسول الله صلى الله عليه وسلم وأزواجه الطاهرات من كل دنس وذرياته المقدسين من كل رجس فقد برئ من النفاق. دەفەرمێ هەر کەسێکە قسەی بەجێ و قسەی دروست و قسەی چاک و مەبەستی پێ هەڵوێست و مەواقیفن بەرامبەر بە چێ بەرامبەر بە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. برا بە ڕێزەکانی خۆم هەر کەسێکتان بینی قسەی بە هاوڵێکی پێغەمبەر گۆ یعنی بۆ نمونە
معاویە کوڕی ئەبوو سوفیان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، چکە ئەمڕۆکە خەڵکێکە لەوانەیە قسە لەسەر ئەو سەحابە بەڕێزە بکات، بۆ چونکە تەرەفی نیزاع بۆ لەگەڵ ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت. بزانە کە ئەو ئینسانە نەخۆشە، ئەو ئینسانە بەڕاستی داخۆ چ گوناه و تاوانێک چ تاوانێکی هەیە وای کردووە کە تووشی ئەو بەڵاو موسیبەتە بێتن قسە بە هاوڵانی پێغەمبەر بڵێ عەلەیهی سەڵات وسەلام. ئەوەی کە برا بەڕێزەکانی خۆم لە نێوان ئەسحابی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام ڕووی داوە، ئەمن زۆر جار ئەوەم گوتۆ دووبارەشی دەکەمەوە، لەسەر پلە و پایە و پۆست نەبووە، لەسەر ماڵی دنیا نەبووە، لەسەر عەرز و ئاو نەبووە، شەڕی قەبەلی نەبووە، شەڕی تائیفی نەبووە، ئیجتیهادێک بۆ جێبەجێکردنی حوکمێکی خوا، ئیجتیهادێک بۆ جێبەجێکردنی حوکمێکی خوا کە تۆڵەسەندنەوەی خوێنی ئیمامی عوسمانە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت. ئەوانەی کە لەگەڵ دایکماندا بوون عائیشە، تۆرە تەماشە کە چ جورئەتێک دەکەی، عائیشە ئەهلی بەهەشتە، طەلحە ئەهلی بەهەشتە، زوبەیر ئەهلی بەهەشتە، ئەوانە عەشەرەی مبەشەرە بوون لەوێن دەرێ. لەولایش لەلای ئیمامی عەلی، ئیمامی عەلی عەشەرەی مبەشەرەیە، حوسەین و حەسەن عەشەر، یعنی ئەهلی بەهەشتن، موژدەی بەهەشتیان پێدراوە. چۆن جورئەت دەکەی بێ قسە بە یەکێک لەو دوو تەرەفانە بڵێ؟ ئەوجا معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە تەرەفی وەکو بڵێ ئەوە بۆ لەگەڵ ئیمامی عەلی نیزاع بوون، چۆن جورئەت دەکەی کە کابرا پیاوێکی وا بەڕێز کاتبی وحی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام، وە خەزووری پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام، وە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوعای بۆ کردووە، لە چەندان فەرمودەی پێغەمبەر داهاتوە عەلەیهی سەلام کە دوعای بۆ معاویە کردووە. کێشەکەەوە بووە معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لەگەڵ دایکی ئیمانداران و طەلحە و زوبەیر و ئەوانە گوتویانە دەبێ ئەوە قیساسە و دەبێت تۆڵەی خوێن ئیمامی عوسمان فەوڕەن بکرێتەوە. ئیمامی عەلیش ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرموویتی کاکە ئەوانە ئاژاوە جێڕن فتنەچین، ئەوانە ئێستا دەسەڵاتیان بەسەر ئێمەشدا دەشێتن، دەتوانن ئێمەش وچ کابرای گوتی پەلکێشکەن و ئێمەش لە بەین بن و ئێمەش بکوژن، پەلایان لێ مەکەن با پەرش و بڵاو بن. ئەو کاتێ هوردە ئەو ئەسلی نیزاع و کێشەکە بووە، کەواتە لەسەر جێبەجێکردنی حوکمێکی خوا بووە، لەسەرەوە نەبووە چێ برا گەورە و چێ خەلیفە و چێ ئەوە و چێ ئەوە بێت. دوور بوون ئەوانە لەوانە، دوور بوون لە هەوا ئارەزوو لە ئەوەی خۆیان. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم و ئەو کەسە ئیمانی دامەزراوە و ئەو کەسە بۆ خوا سوڵحاوە کە بەڕاستی متەزین بێ بەرامبەر بە خێزانەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، بەدایکی خۆیان لە قەڵەم بدا. برا خۆشەویستەکانی خۆم، هەر کەسێک قسە بە خێزانێکی پێغەمبەر بڵێ عەلەیهی قسەی بەدایکی تۆ گوتووە. و ئەزواجه ئومەهاتهم، خێزانەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵام دایکی هەموو ئیماندارانن. لەبەرەوەش لە دوای وەفاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دروست نەبووە هیچ خێزانێکی مێردی بکاتەوە، دروست نەبووە هیچ موسڵمانێک بچێتە داخوازیان، دایکی ئیماندارانن. ئەو ڕۆکە کە خەڵکێکی دوور لە خوا، دوور لە هیدایەت، دوور لە دین قسە بە دایکی ئیمانداران دەڵێن کە خوای پەروەردگار لەسەروی هەموو ئاسمانەکان تەبریەی کردووە، ئەوە نیفاق و ڕیددە و هەڵگەڕانەوە و باوەڕ نەبوونە بەخوا و بە قورئان و بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم و زوڕیەتی پاچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قسە گوتن بە ئیمامی حەسەن یان بە ئیمامی حوسەین یان بە هەر یەکێک لەو منداڵانەیان بەڕاستی بێئەدەبیکردنە و دەفەرمێتن ڕێزدانەنانە لە بۆ خودی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. و ئەو جا دەفەرمی هەر کەسێک ئاوە بە متەزینی و بە ڕێک و پێچی هەڵسوکەوتی لەگەڵەوانە کرد، دەفەرمێ ئەو ئینسانە چییە؟ فەقەد بەریئە من النیفاق. وەکو بڵێ لە چوارچێوەی بازنەی نیفاق و ئەوانە هاتۆتە دەرەوە. لە نیفاق دوورە، لە دووڕوویی دوورە. لەبەرەو برا بەڕێزەکانی خۆم زۆر گرینگە ئینسانی موسڵمان بزانێتن چۆن هەڵسوکەوت دەکاتن لەگەڵ هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و لەگەڵ ئەهل و بەیتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، خۆ
خۆشەویستی هاوڵانی پێغەمبەری خوا ئەهل و بەیتی پێغەمبەری خوا لە ئیمانەوەیە و ڕق لێبوونەوەیان لە کوفر و نیفاق و توغیانەوەیە و ئەو کەسانەی کە خۆشەویستی هاوڵانی پێغەمبەری خوای دڵدانە بێ و خۆشەویستی ئەهل و بەیتی پێغەمبەری خوای دڵدانە بێ عەلەیهی السەڵات وەسسەلام هەتا ئێوارێ بڵێ ئەمن موسڵمانم و خۆی بە موسڵمان بە نیشان بداتن درۆ دەکاتن و دوورە لە ئەو پەیامەی کە خوای پەروەردگار ناردوویەتی و دەیەوێت لەو ڕێدا طعن لە شخصی پێغەمبەر بدا عەلەیهی السەڵات وەسسەلام. لە فەقەرەیەکی دیکە دەینە سەر فەقەرەیەکی نوێ دەفەرمێ وعولەماء السەلەف من السابقین ومن بعدهم من التابعين أهل الخير والأثر وأهل الفقه والنظر لا يذكرون إلا بالجميل ومن ذكرهم بسوء فهو على غير السبيل. برابر زكانكم إيش ديك الآداب كان من فردك أو شيخة دفرمي علماء أو أمته أوانيك أو دينيان بأمانته وبإيما جيان دوا أوانيك راست بون أوانيك رازقو بون أوانيك صادق بون أوانيك أهل خير بون يعني بون من ناوي هر أو سوار إمام برزة إمام أحمد إمام شافعي إمام مالك أبو حنيفة وعلماء ديك زورا عبد الله كوري عباس زعوانا هم للصنف صحابا هم لصنف علماء حساب ذكرين أو عالم زانيانيك علم زانستيان بو إما نقل كردوا زي أونك الريزيان ليه بجيري وحرمتيان ليه بجيري و دوعای خێریان بۆ بکرێتن بەڕاستی نەک کابرا مەسەلەن ئەو ڕۆکە هێشتانەکە دوو مووی لێ نەهاتوون هێشتانەکە ئەلفوبەی زمانی عەرەبی نازانی قل و فلی لێک ناکاتەوە بێ بڵێ جا شافعی چێ و ئەبوو حەنیفە چێ و ئەحمەد چێ و مالیک چێ و هەندە بە بێ ڕێزی باسییان بکاتن کەسێک کە ئەهلی ڕێز و حورمەت و ئەهلی دین بێ بەڕاستی دەبێ ڕێز لە علەما و ڕێز لە زانایانی ئەو ئومەتە بنێتن و ئەو دینە برا بەڕێزەکانی خۆم بە فەزڵ و شەونخوونی ئەو زانایانە بە ئێمە گەیوە ئەمڕۆ کە بەڕاستی ئێمە لە ڕێی ئیمامی شافعیەوە نەبا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە ڕێی ئیمامی ئەحمەدەوە نەبا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە ڕێی ئەبوو حەنیفە و مالیکەوە نەبا ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ باوەڕتان بێ نەمان دەزانی دەست و نوێژەکانیشمان بشۆین نەمان دەزانی غوسڵیش لە خۆمان دەرکەین نەمان دەزانی سەلامیش لە یەکتر بکەین نەمان دەزانی نوێژەکانیش بکەین هیچمان نەدەزانی ئێمە لە ڕێی ئەوانەوە بە شەونخوونی ئەوانەوە جیل بۆ جیل سەدە بۆ سەدە ئەو دینیان بە ئێمە گەیاندووە لەبەرەوەش برا بە ڕێزەکانی خۆم لەو سەردەمەی خۆشمان ئەو زانا و عالمە ڕەبانیانەی کە بۆ خوا سوڵحاون کە دینی خوایان هەڵگرتۆ دیفاع لە دینی خوا دەکەن واجبی سەرشانی من و تۆی کە خۆشمان بوێن و ڕێزیان لێ بنین و تەقدیریان بکەین و دوعای خێریان بۆ بکەین خوا زیارم کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بە گەورەی و عەزەمەتی خۆی عاقبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن و ڕێز لە زانا و عالمەکانمان بنین و تەقدیریان بگرین و غەیبەتیان نەکەین و بە چاکە باسییان بکەین و هەوڵ دەین حتا لە قسەکردنیش پێشیان نەکەوینەوە لە ڕۆیشتن پێشیان نەکەوینەوە و ئەو ئیشێکی بە ئێمەیان بێ بەسەر سەر و سەرچاو بۆیان جێبەجێ بکەین ئەو زانا و عالمانەی کە بۆ خوا سوڵحاون و ئەوانەی کە بۆ خواشە نەسوڵحاون قەناعەتتان بێ خوای گەورە هەر لە دنیا فەزحیان دەکات و خوای گەورە عاقبەتمان خێرکاتن والسلام عليكم ورحمة الله وبركاته.